ئیمڕۆ لەسەر بابەتێکی گرنگ قسە دەکەین کە چارەنووسی کۆمەڵێک گەنجی هەرێمی کوردستان ماوەی 72 ڕۆژ بوو دیار نەبوون. ئێمە دوای ئەوەی کەوە کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێمی کوردستان بە دوواداچوونی ورتمان کرد، بۆیە خۆشبەختانە زانیاریمان دەستکەوت، پێمان ڕاگەیەندرا کە 8 کەس لەوانەی ئەو ماوەی 72 ڕۆژە بێسەر و شوێن بوون، چارەنووسیان نادیار بوو. ئەوانە لە لای باندێکی مافیایی وڵاتی لیبیا بە دیاریکراوی لە تەرابلوس دەست بەسەر کراون، ڕێگە نەدراوە تەلەفۆنات بکەن بۆ خانەوادەکانیان. ئەوەی کە ڕایەڵەکە بوو بێت لە نێوان خانەوادەکانیان و ئەو باندە مافیایە، ئەم دەڵاڵە یاخود بڵێن ئەم چەرچەی دەڤەری ڕاپەڕین بووە، ڕایەڵێک بۆ لە نێوان خانەوادەکە و لە نێوان ئەم باندە مافیایە. کار و پیشەی ئەم باندە تەنها دەست بەسەرکردنی کۆمەڵێک گەنجە لە نەتەوەکانی تریش نەک هەرێمی کوردستان. ئەوانە پێیان ڕاگەیاندوینە کە داوای 5 بۆ 6,000 دلار دەکەن لە خانەوادەکانیان تاوەکو کوڕەکانیان ئازاد بکەن. گومانی تێدانە ترس خراوەتە ناودڵی ئەم دەست بەسەرکراوانە کە پێیان وتون کە سوکارتان ڕازی نەبن، کە سوکارتان ملزەم نەبن بە پێدانی ئەو بڕەپاری. ئێمە داوای دەکەین گومانی تێدانە دەکەوینە فرۆشتنی ئەندامەکانی جەستەتان. بۆیە ئەوە لێرە بەڕاستی ئەوەمان پێدەڵێ، ئەوە ماوەی 2 ساڵ ئێمە وەکو کۆمەڵەکەمان چەند جارێک وتومانە تکا دەکەین ڕۆڵەکانتان مەخەنە ڕێگایەکی پەرمەترسیداری وەکو لیبیا وەکو تونس ناکرێت. ئەمە جاری یەکەم نییە. ئێمە لە ساڵی ڕابردوو لە مانگی 11 لەم ساڵدا لە مانگی 1 زیاتر لە 200 و شتێک چەند کەسێک گەڕێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان